سڵاتان لە ببینەرانی خۆشەویست ئەمڕۆ باسی یەکێک لەو گرفتانەکەن کە تایبەتە بە وەرزی گەرما و هاوین ئەویش پەڵەی پێست و چۆنەتی گرنگیدانە بە پێست لە بەرخۆرە یەکمان خۆ لە وڵاتی ئێمە خۆرێکی زۆر توندە کە لە وەرزی هاوینە ئەوانەی کە لە ماوەیەکی کەمیشا لە بەرخۆرا بن ئەشەی گرفتی زۆر گەورەیان بۆ دروستکە جا بۆ مەبەستە میوانداری بەڕێز ڤیکتۆرە ژوانمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە. ڤیکتۆرە بەخێر بیت، پێمان بڵێ وەرزی هاوین لە وڵاتی ئێمە ئەم سێ چوار مانگەی کە هەیە چۆن بەڕێکین کە پێستێکی تەندروستمان هەبێ، ئایا بە هیچ شێوێ نچینە بەرهەتاو و ئەگەر بچینە بەرهەتاو چارەسەرمان چی بکەین؟ زۆر سپاس دکتۆر ئاوات بە بەرنامەکەت. ڕاستیەکەی وەکو باسی کرد لە وڵاتی ئێمە وڵاتێکی گەرمە، دیشکێکی خۆری زۆرمان هەیە لەم فەسڵایە بە تایبەتی و زۆر توندە دیشکەکە. ئەو کاریگەریانەی کە ئەچین کەسێکە چێتە بەرخۆر بەهۆی تشکی خۆرە و بەهۆی تشکی سەربنەوەشەیەکەوە ئەی و بیمان هەیە. طبعاً ئەوەی کە زیاتر ئەگاتە سەر زەوی ئەیەکە زیاتر بە ڕێژێکی زۆر لە تشکی خۆرەکە مەوجودە، بیەکە بڕێکی کەمە، بەڵام هەردووکیان تاسیلات و کاریگەریەتی خۆیان هەیە لەسەر پێسمان. بێگومان کە کەسێک ئەچێتە بەرخۆر هەمومان ئەچینە بەرخۆر، بەڵام ڕێژەکەی کەوتووە. ئەمە کاریگەری لەسەر پێسمان دروستەکە. طبعاً تشکی خۆر چەند کاریگەریەکی هەیە، کاریگەری کوتخایەن، کاریگەریەکی درێژخایەن. کاریگەری کوتخایەنەکان ئەوەیە کە کەسێک بۆ ماوەی 2 ساعت یان بۆ 4 ساعت با بڵین ئەمە کوتخایەنەکە بەدرێ ڕۆژەکە یعنی لێ ئەیە ڕاستەوخۆ بەبێ هیچ پارێزگاریەک باسەکەم ئەمە لێرەیە سوربوونەوەی بۆ دروستە بێت، احتیمالە خوڕانی بۆ دروستە بێت یان تۆزێ پێستەکەی هەڵئاوسانێکی بۆ دروستە بێت. بێگومان ئەم کاریگەری کوتخایەنە لە پاش هەفتەیەک سەیرەکەی پێستی هەڵەیات، سوتانەوەی پێستی بۆ دروست ئەبێ و ئەمە ئەگەر چەند جارێک کەسەکە لە ژیانیا تکرار بێتەوە ئەم حاڵەتانە، طبعاً بەبیری زەمن هەمومان 25 ساڵ 40 ساڵ لە بەرخۆڕە بێ بەپێی تەمەنەکەمان لە مناڵی و هەتا گەورەی طبعاً هەمووی تاسیراتی خۆیەکە. لە کاریگەری درێژخایەنەکان با باسی یانە درێژخایەنەکانی بکەین، ئەم کەسێک کە بڵین بە درێژایی تەمەنی زیاترین بەرخۆری هەبوو لە کەسێکی تر کە کەمتر بەرخۆری هەبووە زۆر بە زوویی نیشانەکانی پیربوونی لەسەر دەرەکەوێت. چرجبوونی پێست کەمبوونەوەی ئیلاستیکی پێست یعنی ئیلاستی پێست کەمەکاتەوە، پەڵەیەکی زۆری بۆ دروستە بێت کە چارەسەرکردنەکەشی ناڕەحەتە لە هەمان کاتە. لە هەمان کاتە لە هەمووی گرنگتر کە ئەڵە چەند جارێک سووتانی پێست بە درێژایی تەمەن احتیمالی زیادبوونی خانەی ژێرپەنجەیەکانی پێستە کە چەند جۆرێکمان هەیە. ئەویش ئەمە بۆ ئەو کەسانە لەو کەسانە زیاترە کە زیاتر ئیشەکانیان لە بەرخۆرە و بەبێ هیچ پارێزگاریەک باس نەکەین، چونکە هەمومان ئەچینە بەرخۆر، بەس ئەمانە پارێزگاریەکەن هەمێکان پارێزگاری ناکەن. زۆر باشە. ئێمە لە پزیشکانی بوارەکانی دیکەمان بیستووە کە ئەڵێ خۆدانە بەرخۆر بۆ ماوەی 10 خولەک یاخود 15 خولەک ڕۆژانە پێویستە بۆ ئەوەی کە ڤیتامین دی بەشی خۆمان وەرگرین. هەندێک جارە بینین لە دەرەوەی وڵات ئەوانەی کە وڵاتانەی کە دەریایان هەیە لە کەنار دەریا چەندین کەس لە بەرخۆرە پاڵکەوت و ڕەنگە کرێمێکی زۆر هاکەزای بەکارهێنابێت. ئەمانە چۆن کاریگەری ئەوانە؟ ئایا ئێمە هەر نابێت خۆمان بینە بەرخۆر یاخود ئەشێ ڕۆژانە بۆ ماوەیەکی دیاریکرا خۆر لێمان بات؟ لە ڕاستی ئەوەی کە هەیە ڕاستە بێ ڕۆژانە کەسێک بە بڕێکی کەم بۆ ماوەیەکی کورت بابن بۆ نمونە من بیستومە لە نەخۆش هاتووەڵێ دکتۆرە من سەعاتێ لەبەر خۆر دانیشتم لە دەرەوە زۆر زۆرە سەعاتێک ڕاستە خۆ تۆ ئەو تیشکی خۆرە لێن با ئەمە پێستەکەت ئەسووتێنە. ڕاستە ڤیتامین دیمان بۆ دروستەکە بەس خۆی ئەڵێ 10 دقە بۆ چارەکێ بەسە. چ هەتاوێک باشە چ کاتێک باشە؟ خۆی باشترین شت ئەوەیە کە لە ماوەی سەعات 10 بۆ 4 ئەسەر نەوەیت، چونکە ئەمە ڕاستە ڤیتامین دی بۆ دروستەکە، بەڵام زیانەکەی زۆرترە. هەروەکو کۆمەڵی دەرمان و شتی تر هەیە کە ئێمە بەکاری هێنین ئەمانەی ئیسیفادەکەی زۆرتر بێ لە زیانەکەی. بێگومان ئەگەر لە دوای ئەو کاتەوە بێ ڕەنگە باشتر بێ بۆ ئەو وەرگرتنی ڤیتامین دیە، چونکە بۆ ئەتوانین ئیسیفادەی ڤیتامین دیەکە هەم لە خواردن هەم بە سەپلیمنت با بڵین بە کەپسولات و ئەوانە وەری بگرینەوە. بەڵام کاتێک تۆ 2 ساعت 3 ساعت کەسێک لەو ماوە گەرما دائنیشێ لە بەرخۆر سووتانێکی بۆ دروست ئەکات کە دوایی ئەزانێ کە چ دەرێکی لیا با بڵین لە تەمەنی 30 ساڵیەوە دەرئەکەوێت. ئەبینی کەسێک ئەبینی 30 ساڵە لای ئێمە هەستەکەی 45 ساڵە بۆ لەبەری بەردەوام لە بەرخۆر بۆ بەردەوام لە دەرەوە بووە بەبێەوە هیچ پارێزگاریەکە. یعنی ڕاستە پێویستە بەرخۆر بێت، بەڵام با هەوڵ بی لە سەعات 10 بۆ 4 نەبێت، چونکە ئەمە ڕێژەی سووتان لەسەر پێست لەو کاتە زۆرە وەلە 10 دقە چارەکی بۆ زیاتر نەبێت. وەکو باسیەوەشت کرد کە ئەو کەسانی ئەچنا بڵی قەراغی دەریا و ئەوانە
بێگومان ئەگەر دیقەت بین هەمومان ئەگەر بینی بێتمان هەمووی سوتاوەگیانە بۆیوان تانەکەیان بەلاوە گرنگتر سند بلۆکێک بەکارێنن تانێک بەکارێن بۆی ڕەنگیان تۆخ بێتەوە میلانی زیاکە بەهۆی ئەو خۆرەوە ئاکتیڤیتی میلانین بابڵین چالاکی خانە ڕنگدارەکانی پێستمان زیاتر ئەبێت کاتێکە خۆیان ئەوان حەزیان بۆ ڕەنگەیە ڕەنگیان بەرەو برۆز و بابڵین تۆخ بڕوات و بێگومان ئەگەر دیقەتیش بێ ئێستا ڕێژەی خانەژێر پەنجەیەکان لە ئەمریکا لە زۆر وڵاتی تر زۆرترە یعنی ئەمە داتای تازەیە و شتی تازەیە کە لە بەرەوەی چی ئەمانە لە سەفەران دایمە لە خەراخی باحران دایمە خۆیان ئێن سێ ساعت ڕاستە ژەخۆرەکەن بەڕاستی لەژێر چەترەکەدا ئەنیشن بەڵام ئەگەر دیقەت بی ڕێژەی بەردانە خۆیان لەبەر حەزیان بۆ ڕەنگەکەوتانەکەی پێستیان سووتانیان زۆرە هەمومان بینیمانە لە سەفەرە سیرەکەی هەمووی تۆخێک پێستیەڵاو ئەگەر ئەمە چەند ساڵە دووبارەی کاتەوە طبعا لە کۆتاییە هەم پیربوونی نزیکە هەم چرچبوونی نزیکە بەتایبەت ئەو وڵاتانەی کە ینی کە زیاتر ڕەنگی پێستی کەسەکانیان کاڵن سووتانیان زۆرترە ویستم ئەو پرسیارە بکەم چ جۆرێکی پێست زیاتر بەرگەی هەتاوەگرێ واتە ئەو پێستە زۆر تەنکەکان یاخود پێستی سپی یاخود زۆر ڕۆژەکان ئەوەی کاچێتە بەرخۆر سووتانەوەی پێستە کاڵەکانە یعنی بە ئاسانی پێستێکی کاڵ و پێستێکی ئەسمەری خۆمان سیرەکەی پێستە کاڵەکە زۆر بە ئاسانی تووشی سووتان و سووربوونەوە ئەبێت هەردووکیان تەسیریان لەسەر دروست یعنی ئەبێت بۆ درێژخایەنەکە بەڵام کاریگەریەکانی ڕاستە و خۆکەی کە تیای دەرئەکەوێ لە پێستە کاڵەکانە زۆرترە بە دەرلەوەی کە بەڕێزت باست کرد بۆ ماوەی دیاریکرا و بچینە بەرخۆر ڕۆژانە بە دەرلەوە چیتر بکەین بۆی کاریگەری نەرێنی خۆمان لەسەر نەبێت ڕاستە خۆی ڕێنمایی خەڵک هاوڵاتیان هەمومان ئەچینە بەرخۆر و کەسیشمان لە وڵاتێکی وەکوی من ناتوانین خۆمان بە تەواوەتی لە پارێزگایی لە خۆر بکەین خاڵی مهم ئەگەر ئیشەکەت زۆر زەڕون نەبێ لە 10 بۆ 4 ئەڵێ با لە دەرەوە مەبوو خۆر لە شوێنێک مە بەڕاستە خۆرەکە لێ بدا ئەگەر ناچاری و ئەڕۆی ئەم پارێزگاریانە بکە خاڵی یەکەم دژە خۆر بەکار بێنە بەڕاستی دژە خۆرەکان نیو سەعات پێش چوونە دەرەوەت وی کاتێک کە تۆ چوویتە دەرەوە تەسیری کردبێ لەسەر پێست و حاضر نیو کاژمێر چکە هیوا هەیە ناو سارەکە لێیانە تۆ نی ساعتە لەبەرت کەوتۆ اینجا هێشتا ئیفێکتی دەرنەکەوتۆ لەسەر بۆ چەندێک کاریگەریەکێنێت بۆ 2 ساعت تازەی بکەینەوە خۆی ئەبێت تازەکەیتەوە بەس من لە ژیانی خۆمانە خواخوامە یەکجار نەخۆش بەکاری بێنێ یعنی کە ئەچێتە دەرەوە پێی ئەڵێ ئەڵێ دکتۆرە بەکاری بێنم تۆ بەکاری بێنە کە زانین بەکاری هێنا دوایی پێی ئەڵێم 2 ساعت جارە چکە هەر لە ئەوڵۆکە زۆربەی نەخۆش پێمان وتووە 2 ساعت جارە 4 ساعتە لێکسەر شتێکی قورس بۆ بەلایەوە جارەکەشی نەکردووە یعنی وازی لە جارەکەش هێناوە لەبەرەوە ئێمە ئەمانەوێت بەس ئەمە زۆرینەی کەس ناگرێتەوە یعنی زۆر خەڵک هەیە ئەو پارێزگاری ئەکا لە خۆی یەکێ لە ڕێگاکانی تری پارێزگاریکردن چاو عینەکی شەمسی با بڵین بەکاربهێنرێ ئەو ئەوانەی کە پارێزگاری تیا تەمەنەوە ئەو لەو شوێنانی کە ئەفرۆشتێ و تایبەتە بەوە چکە عینەکەی هیچ پارێزگارێک بە چاو ناگەێنێ تیشکەکەی پیاچە بەڕابێ تۆ بێ تیشکەکە با بڵین ئەڵترافایەتی بی و یعنی وە نەوشەی بی و ئەی پیاچە پەڕ نەبێ بۆی چاوت و مەنتیقەی چاوت هەم لە دروستبوونی پەڵەی چواردەوەی چاوت هەم لە ناو چاوت لە بینینەکەت تەسیری لەسەر ناکە پێچکە لەوە کڵاو لە لای ئێمە زۆر کەم بەکاریە بەس بەڕاستی شتێکی باشە چکە ئەگەوەی کە گەورەیە سێبەرێکی تاوە بە دەم و چاوت ئەیە ئەمەش طریقێکی تری خۆپارێزیە چەتریش ویستم باسی ئەو کەم لای ئێمە بەس بۆ باران بەکاریە بەس خۆی لە ڕاستیە باوەکە ئیسیفادەی بۆ بەرخۆر باشترە و تاسە کەسمان بەکارمان نێناوە تەسەورەکەم لەبەری شتێکە نەبووە عادەت بەس خۆی چەترەکە ڕەنگە بارانەکەی زەرێکمان لێ نایدا چڕبین تۆزە یعنی سەرمایە ڕاستە سەرمایە دەبێت چڕەبی بەڵام وەک ئەوە نییە کە تۆ بزەبت تەسی لە ناو چینەکانی پێستت بکە چتریش ئەمە طریقەیەکی ترە چتر بۆ خۆر پێویسترە بۆ باران بەڕایی من و هەرواشە هەر لە طریقی علمی و لە داتاکان و لە بەحسی تازەیە چتر خاڵێکی لە ڕێگاکانی پارێزگاری کرد زۆر باشە پێم بڵێ دژە خۆر بەس بۆ دەم و چاو یاخود بۆ هەموو پێست بە دنیایەوە دژە خۆر باڕی لای ئێمە خۆخەوانە بە پێ دەم و چاو بەکاری بێنی خۆی بێ بۆ هەموو جسم بەکاری بێنی بە تایبەتی ئەو شوێنی کە دیارە ئێستا لە هاوینان لای ئێمە قۆڵ و قاچ زۆر ڕوو دەکرد یعنی ئەگەر بەکاری بێنی باشترە نەخۆش دیات دەستی 45 ساڵێکە 40 ساڵێکە سێری ئەکەڵی 56 ساڵێکە و قەڕانتر بۆ کەسێک کە پارێزگاری لە خۆی کردو پەڵەی لێ دروستە بێ چرچی لێ دروستە بێ یعنی پریمەیچەر ئیجین یعنی زوو پیربوون لە پڕڕەنگی پیری لە پڕڕەنگی لێنیشت ئەمەیە یعنی زوو پیربوونی تیا دەرەکەوێت دوایی چارە سەرەکاری شێ زۆر قورسە باش
پێم بڵێ چارەسەری پەڵەی پێست هەموو کەس کە بەوەی هەتاوە ئەسووتێ بێتە لای پزیشکی پێست یاننا ئەمە یەک دووهەمینیش ئەوانەی کە پەڵەی پێستیان لێ دروست بووە بە چەندێک دوای چارەسەر بەرەو باشی و بەرەو پێستێکی ئاساییستن سووتانی پێست یعنی سندبێرن با بڵین ئەمە ئەگەر سندبێرن بوو بە معنای کلمە ڕاستەکەی بێسەردانی پزیشک بکات چکە کۆمەڵی کرێماتێ ڕاستە ئەچن وەری ئەگرن خۆیان بەردەوام ئەبن لەسەری ماوەیەکی زۆر بەکاری ئەهێنن دوایی لە باتی چاکبوونەوە مزعافاتەیە بەڵام ئەگەر سووتانێکی بەسیط بێت فەرز دگری بێ یعنی بە سووربوونەوەیەک و ئەوە بێ ڕەنگە ئەمە پێویست بە سەردانی پزیشک نەکە خۆی پاش 24 ساعت بۆ 48 ساعت ئەو سووربوونەوەی نامێنێ بەڵام بە مانای سندبێرن هاتوو دگرەکانی زیاتر بوو پێستهڵانی هەبوو لەگەڵیا کسانەوەی هەبوو نەخۆشەکە هەست بە کزانەوەکە هەست بە خوڕانێکی زۆر ئەەکە هەندێک جار هەستەکە پێستەکەی ئاوساوە ئاوساوێکە ئیفلامیشنە با بڵین وەکو شکڵێکی ئیلتیابات نییە ئەوە بەس نازانم بەڕاستی ئاوساوە و سووربوونەوەیەکە ئەمە پێویستە سەردانی کەوکە بۆی چارەسەری تایبەتی بۆ دابنێت کە ئەمەش مودەی هەفتەیە بۆ 2 هەفتە و کەسە چەتۆباری ئاسایی خۆی بەس بێگومان لە دوای هەفتەیەک پێست هەڵان پێست هەڵوەرین هەڵانی بۆ دروست دەبێت و چینێکی تازە لە پێستەکەی بۆ دروست دەبێتەوە و ئەوەی تریان پرسیارەکەی تر لەسەر پەڵەکە پەڵەمان هەیە کورتخایەنە ئەگەر مدتێکی کەم ئەو کەسە فریکڵ نازانم بە کورتیەکەی با بڵین پڵە بوردەکانی سەر چاردەوری چاو لە کەسە سپیەکانات هەیە خۆی ئەمە سیرەکەی یە دەڵێ دکتۆرە لە هاوین هەموو لە زستان نامێنێ خۆی هەروایە لەبەری لە هاوین ئەچێتە بەرخۆت و دیشە خۆری نەکردو خۆی نەپاراسی یەکسەر تۆخە بێتەوە لە زستان خۆی کاڵە بێتەوە ئەم جۆرەیان بۆ شکڵەیە خۆی بەڵام ئەگەر چەند جارێک بەردەوامبوونی هەبێ بۆ بەرخۆر ئەمەش سابت دەبێ یعنی وای لێ لە زستانیش کاڵ نابێتەوە ئەوەی تر کە پەڵەکانی تر دروست ئەبن جاری وایە لە نەتیجەی پۆست ئەنفلامەتەر یانی نەتیجەی سووتان و چاک بوونەوە سەرێکی شوێنێکی بێتە پەڵێکی قاوەیی یان شتێک بێگومانەوە چارەسەری و هەتا زووتریش بکەی باشترە چکە بنسبەتی دکتۆری پێست و ئەوانە کە پەڵەت بۆیت یەکێکە لەوانەی کە تەریقی چارەسەرنەکانی قورسە ناچای چەند ڕێگای بگریتە بەر تا پەڵەکەی بۆ کاڵ بکەیتەوە دەسوچاوت خۆش دکتۆرە جوان بەوردی باسی پەڵەی پێست و کاریگەری خۆرمان کرد و دەکەین کە هەموو لایەک دوور بن لە هەموو پەڵەیەکی پێست هەمووتان گەشا و جوان بن تا بەرنامەی سەرخواتان